سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیواداری لە هەرکوێکەن ساغ و سڵامەت بن ئەمڕۆ هەینی 27 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 18 ئەگۆستی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی کەشاوەرزانی کوردستان لە ئاسپێنەزانی پارێگەنمەکانیان، چالاکی ژینگە پارێزانی پاوە بۆ خاوێنکردنەوەی سروشت، درێژەی خێرانی بنزین لە کوردستان و ئێران، پیانەدەستانی وەستاکارێکی سەقزی بەهۆی ڕووداوی کار، بانکێشتی و دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی کامیاران و شنۆ، ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی جوانڕۆ و وەرزەخان، شەپۆلی دەست بەسەرکردنی چالاکانی کورد لەلایەن تورکیا، کوژران و برینداربوونی چەند هاوڵاتی بەلوچ لە ئێران شار و ناڕۆنی شارەنووسی مەریەم فەرهەنگ و بەندکرانی هاوسەری شیرین عەلیزادە. درێژە هەواڵەکان. ناڕزایەتی کەشاوەرزانی کوردستان لە ئاسپێنەزانی پارێگەنمەکانیان. ڕۆژی پێنجشەممە 26 مانگی گەلاوێژ کەشاوەرزانی کوردستان لە ئاسپێنەزانی پارێگەنمەکانیان لەلایەن دەوڵەتەوە ناڕزایەتیان دەربڕی. بە پێ تەبسەرەی دوی بەندی یەکی پەسەندکراوی شۆرای دیاریکردنی نرخی گەنم دەوڵەت ئەرگدار کراوە کە لە ماوەی 24 کاتژمێردا پارەی گەنمی کڕدراوی جوتیاران پەرداخت بکات، بەڵام کەشاوەرزان لە پارێزگاکانی کوردستان، کرماشان و ورمێ هێشتا پارەی گەنمەکانیان وەرنەگرتووە و بۆ وەرزی چاندنی پایزە هیچ پارێکیان بۆ تەرخانکردنی تێچوەکەی نییە. بە پێمارەکان پارێزگای کوردستان لە دوای پارێزگاکانی خوزستان و فارس لە ڕیزبەندی سێهەمدا جێگرتووە و زیاتر لە 149,000 ملیار تمەن گەنم لە جوتیارانی کوردستانی وەرگیراوە، بەڵام تەنیا 3,000 ملیار تمەنی بە کەشاوەرزان پەرداخت کراوە. چالاکی ژینگە پارێزانی پاوە بۆ خاوێنکردنەوەی سروشت. ڕۆژی چوارشەممە 25 گەلاوێژ ئەنجامانی ئەنجومەنی ژیوای پاوە و خەڵکی خۆبەخش لە هەڵمەتێکدا سروشتی ناوچەی سەردەرەیان لە زبڵ و خاشاک پاک کردەوە. ناوچەی سەردەرە هەمان شوێنەکە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگرزرا و ئەنجومەنی ژیوای پاوە بە هاوکاری خەڵکی خۆبەخش لە شارەکانی دیکەی کوردستان پاش 5 ڕۆژ توانیان کۆنتڕۆڵی بکەن. هەروەها ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی ژیوای پاوە لە راپۆرتێکدا ڕایگەیاندبوو کە لە نێو دارستانەکانی ناوچەی سەردەرە کەرەستەی دەستکردی ئاگرکردنەوەیان دۆزیوە کە لەلایەن دوژمنانی ژینگەوە بۆ سووتاندنی دارستانەکان کەڵکی لێوەرگیراوە. ڕۆژی چوارشەممە ژنان و منداڵان ڕۆڵی بەرچاویان لە خاوێنکردنەوەی دارستانەکانی سەردەرە هەبووە و ئەو شوێنانەیە کە لە ئاگردا سووتابوون لە زبڵ و خاشاک پاکیان کردەوە. درێژەی خێرانی بنزین لە کوردستان و ئێران. بەپێی ئەو وێنە و گرسە ڤیدیۆیانێ بەدەستمان گەیشتووە بەشێکی زۆر لە بەنزینخانەکانی کوردستان و ئێران داخراون و خەڵک بە دوای سوتەمانیدا سەرگەرزانن. بە وتەی هاوڵاتیان، شۆفێران لە شارەکانی شنۆ، پیرانشار، سنا، بۆکان، سەقز، کرماشان و ورمێ چەندین کاتژمێر لە ڕیزێکی دوور و درێژە دەوەستن، لە هەندێک بەنزینخانەش دەیان بار هەڵگر بەهۆی نەبوونی گازۆئیل پەکیان کەوتووە. هەروەها لە شارەکانی بەندەر عەباس، ئەهواز، تاران، شیراز، زاهێجان و کەرەج خەڵک بە دوای بنزیندا سەرگەردان و دژ بە حکوومەت دروشت مەڵێنەوە. گیانەدەستانی وەستاکارێکی سەقزی بەهۆی ڕووداوی کار. ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێژ وەستاکارێکی بیناسازی تەمەن 50 ساڵ لە کاتی کارکردن لە بینایکی نیوەکارە لە شاری سەقز بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە بەرزایی کەوتە خوارەوە و گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان کرێکارێک کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لە باڵەخانەیەکی چەند نەهۆمی لە گەڕەکی جامی سەقز لە بەرزایی کەوتە خوارەوە و بە سەختی بریندار بوو، بەڵام پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانەی شەفا بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستا. جێگای ئاماژەکە هەفتەی ڕابردووش سۆران تاعاتی کرێکارێکی گەنجی خەڵکی سەقز بەهۆی ڕووداوی کارەوە گیانی لەدەستا بوو. بانکەشت و دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی کامیاران و شنۆ. ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێژ دوو هاوڵاتی بەناوەکانی نەجمەدین عیسازادە و هێدی عەبدولبەخت
خەڵکی گوندی بێمزەڕەتی سەر بە شاری شنۆ و لاوێکی خەڵکی کامیاران بە ناوی کامبیز نەدیمی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە پێزانیاریەکان هێزەکانی سڵاتی سوپای پاسداران ڕۆژی چوارشەممە هێرشیان کردبووە سەر ماڵی ئەو دوولاوە و وێڕای پشکنینی ماڵەکە دەستیان بەسەر مۆبایلی بنەماڵەکان داگرت بوو. ڕۆژی پێنجشەممە نەجمەدین و هێدی پاش سەردانیان بۆ ئیتڵاعاتی سوپای شنۆ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. لەلایەکی دیکەوە ڕۆژی ڕابردوو لاوێکی خەڵکی گوندی گازرخانی سەر بە شاری کامیاران بە ناوی کامبیز نەدیمی لەلایەن سڵاتی سوپای پاسدارانەوە بە لێدان و ئەشکەنجە دەست بەسەر و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە ئازادکرا. ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی جوانڕۆ و وەرزەخان. ماوەی چەند ڕۆژە دارستانەکانی جوانڕۆ و وەرزەخان لە ئاگردا دەسووتێن و ناوەندەکانی پەیوەندیدار هیچ هەنگاوێکیان بۆ کنترۆڵکردنی هەڵ نەگرتووە. بەپێی راپۆرتی سەرچاوەکە بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجەیەکان دارستانەکانی ناوچەی زێڕانی جوانڕۆ ماوەی 3 ڕۆژە لە ئاگردا دەسووتێن و هەڵ و تێکۆشانی ژینگە دۆستان و خەڵکی ناوچەکە هیچ جاکامێکی نەبووە. ژینگە پارێزانی جوانڕۆ و سەلاسی باوەجانی جاوا لە خەڵک دەکەن بچن بە هانایانەوە. هەروەها لە ناوچەی وەرزەخانی سەر بە پارێزگای تەورێز ماوەی 5 ڕۆژە ئاگر لە دارستانەکانی قەرەجاغ کەوتووەتەوە و 250 هێکتار جەنگەڵ سوتاوە، بەڵام ڕەژیم لە ناردنی هێلیکۆپتەر بۆ دامرکانەوەی ئاگرەکە خۆ دەبوێرێت. شاینی باسەکە چالاکیەکانی کانگا و معدەن لە ناوچەی وەرزەخان زیانێکی زۆری بە سروشتی ناوچەکە گەیاندووە و بەشێک لە دارستانەکانی ناوچەکە لەلایەن خاوەن شێرکەتەکانەوە لە ناوچووە. کوژران و برینداربوونی 19 کەس لە 24 ساعتی ڕابردوو لە جادەکانی کوردستان. لە 24 کاتژمێری ڕابردوودا بەهۆی چەندین ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی کوردستان 6 کەس گیانیان لەدەستا و 13 کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێژ لە ڕووداوێکی هاتوچۆ لە نێوان دوو ئۆتۆمۆبیلی پژۆ لە مێحوەری مەهاباد ورمێ منداڵێکی تەمەن 5 ساڵ گیانی لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. لە ڕووداوێکی دیکەدا بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلێکی پژۆ لە هەمان جادا ژنێک گیانی لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگای سەقزبانە 2 کەس بوونە قوربانی و 4 کەسی دیکەش بریندار بوون. جێگای ئاماژەیەکە ئێوارەی ڕۆژی ڕابردوو بەهۆی پێکدادانی 4 ئۆتۆمۆبیل لە مێحوەری سنە مەریوان 2 کەس گیانیان لەدەستا و 5 کەسی دیکەش بریندار بوون. شەپۆلی دەستبەسەرکردنی چالاکانی کورد لەلایەن تورکیا. ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێژ هێزەکانی سەر بە تورکیا لە شاری گرێسپی لە ڕۆژاوای کوردستان 12 هاوڵاتی کوردیان ڕفاند و لە پارێزگای جوولەمێرگی تورکیاش هێزەکانی پۆلیس 30 کەسیان دەست بەسەر کرد. بە پێزانیاریەکان هێزە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی تورکیا لە شاری گرێسپی داگیرکراودا 12 شارۆمەندی کوردیان ڕفاند کە 2 کەسیان منداڵی تەمەن ژێر 16 ساڵ بوون و بۆ ئازادکردنی هەریەکەیان داوای $1000 پارەیان کردووە. لەلایەکی دیکەوە لە پارێزگای جوولەمێرگ و شاری حەکاری 30 کەس کە بەشێکیان دایکانی ئاشتی بوون لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازرانەوە. کوژران و برینزاربوونی چەند هاوڵاتی بەلوچ لە ئێرانشار. ڕۆژی چوارشەممە 25 مانگی گەلاوێژ بەهۆی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕەژیم بۆ سەر چەند هاوڵاتی بەلوچ لە نزیک چۆمی دامەن لە ئێرانشار کەسێک بە ناوی شەهریار ئەمینی گیانی لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی حاڵبەش شەهریار ئەمینی دانیشتووی ناوچەی چاه جەماڵی سەر بە ئێرانشارە و ڕۆژی چوارشەممە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە دۆستانی بۆ گەشتکردن سەردانی دۆروبەری چۆمی دامەنیان کردبوو. بەڵام لەلایەن بەکرێگیراوانی ڕەژیم دراونەتە بەردەستڕێژی گولە و شەهریار دەست بە جێگیانی لەدەستاوە و چەند هاوڕێ دیکەی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراون. سەپاندنی زیندان و سزای تەکمیلی بەسەر چالاکی کرێکاری پەیمان فەرهەنگیان.
لە ڕۆژانی ڕابردوودا پەیمان فەرهەنگیان شاعر و چالاکی کرێکاری خەڵکی ئاستانێ ئەشرەفیە لە پارێزگای گیلان لەلایەن دەستگای قەزای ڕەژیمەوە بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ دوورکەوتنەوە بۆ شاری زابۆل لە پارێزگای سیستان و بەلوچستان مەحکوم کراوە. بە پێڕاپۆرتەکان پەیمان فەرهەنگیان لەلایەن دادگای انقلابی ئاستانەی ئەشرەفیەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری، 2 ساڵ دوورکەوتنەوە بۆ شاری زابل و بێبەشبوون لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. ناوبراو لە ماوەی شەنگ مانگی ڕابردوودا چەندین جار لەلایەن لەقی دووی دادسەرای گشتی و انقلابی ئاستانەی ئەشرەفیەوە بانکێشت و لێپرسینەوەی لێکرابوو. ناڕوونی شارەنووسی مەریەم فەرهەنگ و بەندکرانی هاوسەری شیرین عەلیزادە. ڕۆژی پێنجشەممە 26 گەلاوێژ هاوسەری هەمیشە زیندوو شیرین عەلیزادە لە گیانبەختکردووانی شۆڕەشی ژینە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. هەروەها شارەنووسی مەریەم فەرهەنگ چالاکی دەست بەسەرکراوی خەڵکی ئیسفەهان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ محەممەد وەزیری هاوژینی شیرین عەلیزادە گیانبەختکردووی شۆڕەشی ژینە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئێدارەی سڵاتەوە ڕفێندراوە. شیرین عەلیزادە لە ڕێکەوتی سیویەکی خەرمانانی ساڵی ڕابردوو لە جادەیە تۆنێکابۆن چالووس بە چەقەی هێزەکانی سوپای پاسداران کوژرا. لەلایەکی دیکەوە مەریەم فەرهەنگ چالاکی مەدەنی خەڵکی ئیسفەهان ڕۆژی 15 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن حکوومەتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. دووە هەواڵ ئاوارەبوونی جێیان 1000 کەس بەهۆی ئاگرگرتنی دارستانەکانی ئیسپانیا و کەنەدا. بە دوای تەشەنەکردنی ئاگری دارستانەکان لە وڵاتانی کەنەدا و ئیسپانیا دەیان 1000 کەس ناچار بە چۆڵکردنی ماڵەکانیان بوون. بە پێڕاپۆرتی دەستگای هەواڵنێری ڕۆیترز 2600 هێکتار لە دارستانەکانی پارکی ملی ئیسپانیا لە ئاگردا سوتاون و هەزاران کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. لە لایەکی دیکەوە ئاگرتان نزیکی شارێکی کەنەدا گەیشتووە و 168000 کەس دانیشتووی ئەو شارە و دۆروبەری ناچار بە چۆڵکردنی ناوچەکە بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەرمەند.